ئاواتە خوازم ئەو ئامانجەی کە لە دڵی هەموومانایە و ئاواتی هەموو کوردێکی دڵسۆز و بە شەرەفە بە نزیکترین کات بێتە دی. مامۆستا ئیبراهیم ئەحمەد ئاوێتەیەک لە سیاسەت و ڕۆژنامەگەری و ئەدەب و وێژە و پارێزەری لێوان لێو لە خەبات و تێکۆشان و ڕۆشنگەری ڕۆژنامەگەری و ڕۆژنامەنووسی بە قوتابخانەیەکی پاکژ و پاراوی وشەی کوردی دادەنرێت کە ئیبراهیم ئەحمەد ئەسپی خۆی تێدا تاوداوە. ئەدەب و وێژە و نووسین و کاری نووسەری یەکێکی ترە لەو ڕێزکانەی کە ئیبراهیم ئەحمەد گرتوێتە بەر و بە پێشەنگی ئەدەب و هۆنراوە و پەخشانی کوردی دادەنرێت و تا ئێستاشی لەسەر بێت هۆنراوە نیشتیمانیەکان و پەخشانە پڕجۆشەکانی لە گوێی هاوڵاتیاندا دەزرینجێنەوە. شیرین بەهارە بەهاری شادان بێبەهرەن لە ژینگەر نامرادان جەژن و بەهار و سەیران و خۆشی گشتی پیرۆزی گەردن ئازادان. گرنگترین قۆناغی ژیانی ڕۆژنامەگەری مامۆستا ئیبراهیم ئەحمەد دەرکردنی گۆڤاری گەلاوێژە. ئەم گۆڤارە بە حکمیەوەی 10 ساڵ بەردەوام بووە لە ساڵی 1939 تا 1949 کە ئیتر ڕاگیرە لەگەڵ کۆمەڵی گۆڤار ڕۆژنامەی ترا لە عێراقا بەڕاگەیانی حکمی عورفی. ئەم گۆڤارە زۆر دەوڵەمەنە بە ئەدەبیاتی کۆن، ئەدەبیاتی تازە، بە تەرجەمە، بە بابەتی کۆمەڵایەتی، بە لێکۆڵینەوە، بابەتی مێژووی، بابەتی زمانەوانی، بابەتی فەلسەفی و فکری و بەڕاستی خزمەتێکی گەورەی کردووە بە درێژایی ئەو 10 ساڵە. بیرمان نەچێ بەر لەوەی مامۆستا ئیبراهیم ئەحمەد خۆی ڕۆژنامەنووس بێ شاعیر بووە، چیرۆکنووس بووە، ئەو گەرچی بە ژمارەی شعر یاخود بە ژمارەی چیرۆک و ڕۆمان و یاخود شعری زۆری نییە، بەڵام ئەوەی کە هەیەی کەمە و زۆر پوختە. شعرەکانی بەڕاستی زۆر بەتایبەتی هەندێک لە شعرەکانی لە سەردەمێکی زۆر لاویە وتونی تا ساڵانێکی زۆری ئەو بەدواش زۆر کاریگەری لە ناوەندی ڕۆشنبیری کوردیە بەجێهێشتووە. لە ڕووی پیشەکەیەوە کە پارێزەرێک بووە هاوڕێ نزیکەکانی باز لەوە دەکەن ئیبراهیم ئەحمەد هەمیشە لە پاڵچینی ڕەنجدەران و هەژاراندا بووە. خوێندنیان لە ئاستی خوێندنی زانکۆی سۆربۆن بوو لە فەرەنسا، لەبەر ئەوە زانیاری چاچی هەبوو لە قانونە و گرنگترین شت ئەو زانیارەی بەکاربهێنایە دوو هەدەفی چاچی هەبوو، یەکێکیان پاراستنی ناوداوی موحامات، ئەوە شتێکی زۆر گرنگە بۆ موحامی سلوکی موحامات بپارێزێ، دووەمینیان خزمەتی جەماوەری میلەتی پێ بکە، ئەو لە جەماوەرە فەقیر و هەژارەکەەوە نزیک بوو، هەمیشە داوای ئەوانیە گرت و خزمەتی ئەوانیە کرد. ئیبراهیم ئەحمەد ڕۆژنامەگەری و ئەدەب و وێژەی کوردی و پارێزەری هەمووی خستبووە خزمەت دۆسەیەکەوە، ئەویش دۆسەی گەلی کورد و مافە ڕەواکەی بووە کە دوجار هەمووانی لە سیاسەتدا کۆ کردوێتەوە. هەلومەرجەیەک هەڵ کەوتووە بۆ کوردایەتی بە درێژایی تاریخی بۆ کوردایەتی ئەم هەلومەرجە هەڵ نەکەوتووە. لە پێگەیەکی هەرە لووتکەی سیاسەت و کوردایەتی و بڵاوکردنەوەی بیر و باوەڕ و ئەدەبی شۆڕشگێڕی لە کوردستان بە تایبەتی لە باشووری کوردستان. مامۆستا ئیبراهیم ئەحمەد ئێمە وەکو مەدرسەیەک فاکولتەیەک قوتابخانەیەکە لە باشووری کوردستان، جگە لەوەی کە یەکێکە لە دروستکردن پێکهێنانی فەرعی یان لقی پارتی ژیانەوەی کوردستان لە سلێمانی و لە باشووری کوردستان، یەکێکیشە لە دامەزرێنانانی پارتی دیموکراتی کوردستان، یەکێکە لەو کەسانەی یان سەرکردەیەکە لەو سەرکردانەی کە بانگی شۆڕشی ئەیلولیاندا لە باشووری کوردستان. ئەو ئەدیب و نووسەر بوو، پارێزەرێکی بەتوانا بوو بۆ هەژاران و لێقەوماوان، ڕۆژنامەنووسێک بوو ڕێچکەی تازەی بۆ ڕۆژنامەگەری کوردی داڕێژت، ئەو لەگەڵ ژانی گەلەکەیدا بوو، وەک ئەو کەسە دەرچوو کە پیرەمێردی شاعیر چاوەڕوانی لێدەکرد کە ژیان لە چاوەڕێی ئەم کوردیە ڕەوانەدا بێت و
بە هیوای نەوجەوارانیش بێت کە لە خوێندەوارە هەڵبژێراوەکانمان بوو تا ببێتە کاریزما و بیرمەندێک کە هەمووان شانازی پێوە بکەین. هێمن قادر، کورسات نیوز.